بینەرانی بەڕێز لە هەر کوێگەنم کاتەوە هەموو کاتێکتان باش لە بەرنمەیەکی دیکەی ڕاوەی ڕۆژ هاتوونەتەوە خزمەتیەوەی زێدازیز لە بەرنمەیەم شەودا قسە و باز لەسەر مەسەلەی ئەندامەتی فنلەندا و سوید لە هاوپەیمانی ناتۆ دەکەین ئەلبەتە بەڕای زۆرێک لە چاودێرانی و بارودۆخێکی ئێستا هاتووەتە ئاراوە لەسەر حسابی دۆزی کوردی دەزانن ئەو ئەندامەتی فنلەندا و سوید لە کەوتەکانی ئەو ئەندامەتیە چی دەبن هەروە پێویستە چی لە بەرامبەریدا بکرێ هەڵبەتە بە داخوازی ڕژێمی تورکیا کە داخوازیەکی دژە کوردە ئەو دوو وڵاتە بوونەتە ئەندام لە ناتۆ کورد چۆن بەرەنگاری ئەمێ دەبێتەوە پێویستیشە چه خەباتێک هەم لە ئەسکەندناڤیا و هەم لە ئەوروپا و هەم لە وڵاتانی دنیا بەرامبەر بەمە بگیرێتە بەر ڕێگە نەدرێ جارێکی دیکە کورد بێتە قۆچی قوربانی بەرژەوەندی وڵاتان تا چەندەش ئەم پرسە مەسەلەی ئەندامەتی فنلەندا و سوید پرسی دیموکراسیەت لە ئەوروپا بە تایبەتی و بەگشتی لە وڵاتانی ڕۆژاوا دەباتە ژێر پرسیارەوە لەگەڵ میوانانی بەڕێزی بەرنامە ڕاوەی ئەم ژارە گرنگانە دەکەین میوانانی بەڕێزیش بریتین لە دکتۆر محەممەدەمین نووسەر و مامۆستای زانکۆ بەڕێزیان دانیشتووی دانیمارک ئێستا لە باشووری کوردستانە فاتمە یاسا ئەندامی ئەنجومەنی شارەوانی هێلسینکی پایتەختی فنلەندا قادر نادر بەڕێزیشان چالاگوانە و لە ستۆکهۆڵمی سویدەوە لەگەڵماندا بەشدارن زۆر بە خێراتنتان دەکەین سوپاستان دەکەین کە لەگەڵمان ئامادەن هەڵبەتە بەر لەوەی بەمە خزمەتیەوەی بەڕێز پارتی کرێکارانی کوردستان پەکەکە سەبارەت بەم مەسەلەیە لێدوانێکی داوە و ئەمە بەڕاگەاندنی دژمنایەتی بەرامبەر بەگەلی کورد بەناودەکە با بزانین چی زیاتری و تۆ پاشان دێمەوە خزمەتی میوانانی بەڕێزی بەرنامە. کۆمیتەی پەیوەندەکانی دەرەوەی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە هەڵوێستی خۆی لە سەرڕێکەوتنی نێوان دەوڵەتی تورک و هەر یەک لە سوید و فنلەندا ڕاگەیاند و ڕاکەوتنەکەی بە دوژمنایەتی ناتۆ بەرامبەر باگەلی کورد ناوبرد. پەکەکە ڕایگەیان فراوانکردنی ناتۆ بازرگانیە بە دەستکەوت و بەها و ئازادی و تێکۆشانی گەلی کورد ڕاگەیاندنی دوژمنایەتیە لەگەڵ گەلی کورد لەلایەن ناتۆوە. کۆمیتەی پەیوەندەکانی دەرەوەی پەکەکە ئاماژەی بۆش کردووە ڕێکەوتن لەگەڵ دەسەڵاتی فاشیست بکوژ و دوژمنی دیموکراسی واتە دەوڵەتی تورکیا هەر یەک لە فنلەندا و سوید کا وەک نوێنەری دیموکراسی خۆیان نیشان دەدەن پێناسەی دووڕووی دۆخی قێزەوەنی ئەوانە. پەکەکە وەشی خستە ڕوو لە باربردنی ئەو بڕیارەی پشگیری کردنی گەلی کووردە کە لە کۆنگرەی پارتی سۆسیال دیموکراتی سویددا دراو بەوەوە نیشان درا کە بۆ بەرژەوەندی خۆیان دەتوانن گفتوگۆ لەسەر هەموو شتێک بکەن. ئەم پەیمانە نادادی و ستەمێکی گەورەیە بەرامبەر باگەلی سوید و ئەوانەشی کا بڕوایان پێدەکەن. ئەو ڕێکەوتنەی کە لە کۆبنەوەی مەدرید ناتۆ پێداگری لەسەر کرد خاوەنداریە لە کۆمەڵکوژی و سیاسەتی پاکتاوکاری سەدان ساڵەی دەوڵەتی تورکە بەرامبەر بە گەلی کورد. ئەمڕۆ بەرامبەر بە دەوڵەتی فاشیستکە پەیمانی لۆزانە و کوردستانی کردە کۆلۆنیا لەسەر خاچی گەلی کورد لە ناوبردن و پاکتاوکردنی دەسەپێنێت. گەلی کورد بە وشیاری و ڕێکخراوەی بەرزی خۆی دیموکراسی دەسەپێنێت. هیچ هێزێک ناتوانێت ئەم گەلە لە ناوبات و ناتوانێت ڕوخان و هەڵوەشانەوەی دەوڵەتی تورک لە بەردەم گەلی کورد ڕاوەستێنێت و هەر بۆیە بیر دەکاتەوە کە بە پشگیری هێزە نێونەتەوەیەکان پاکتاوکاری ئەنجام بدات. ناتۆ لە ساڵی 1985ەوە بە هەموو جۆرێک پشگیری دەوڵەتی تورک دەکات. سەرباری ئەو پشگیریە ئەمڕۆ تێکۆشانی ئازادی گەلی کورد گەیشتۆتە لووتکە. لە سەرەتاوە لە سوید و فنلەندا لە چوار لای جیهان بە سەدا ملیۆن دۆستی گەلی کورد هەن. هاوشانی دۆستەکانیان تێکۆشانی دیموکراسی با شێوەیەکی بەرچاو فراوانتر دەکەن. بەڵێ دێمە خزمەتی میوانانی بەڕێزی بەرنامە لە بەڕێز دکتۆر محەممەدەمین نووسەر و مامۆستای زانکۆ دەستبێتەکەم. بەڕێز دکتۆر زۆر بەخێر بێن و دەمەوێت خوێندنەوەی ئێوە بزانم بەرامبەر بەم ئەندامەتی فنلەندا و سوید لە هاوپەیمانی ناتۆ خوێندنەوەی زۆری بۆ دەکرێت لە زۆر ڕەهەندە وەڵسەنگاندنی بۆ دەکرێت. پێتان وایە ئێوە ژەمە لەسەر حسابی گەلی کورد و دۆزی کورد کراوە؟ لە پێشەوە سپاس بۆ تۆ خێراتنی میوانە بەڕێزەکان دەکەم کە قادر و ئەو خاتوناوە سەڵام هەیە بۆ بینەرانی بەڕێز. کاکەندرێن لێرەدا دوو ڕاستی هەیە ئێمە دەیە بیزانین دوو ڕاستی قەتعی. یەکەم تورکیا کەڵک لە هەموو هەل و فرسەتێک وەردەگرێت بەکاری بێنێ بۆ دژایەتی بزاف ڕزگار زوخوازی کوردستان وەنیان شاردێتەوە و باشکراوە دەکەن و دێڵێن و لە هەر بارێکدا بتوانن هەلک پەیداکەن بۆی دژایەتی کورد پێ بکەن و ئەو مەسەلەی بوونی ناتۆی سوید و فنلەندیش بۆ ئەندام بوونە لە ناتۆ تورکیا دێ حەدی ئەکسەری ئیستیفادە لەوەی کە بۆی کە دژایەتی کوردی پێ بکات. ئەوە یەک.
دوام مەسلەی دموکراسی لە وڵاتانی دموکراسی بۆ دەبێت هاوکاری ڕژێمیشکەن کە دیکتاتۆری بێ یا دژی گەلانی تێر هەڵوێستان هەبێ ئەمەش زۆر ئاشکرایە ئەوروپا 200 ساڵە نظامی دموکراسی تێدا واقعانە دموکراسیش ڕاستقینە نەخۆیاندا هەیە هەڵبژاردن هەیە ڕای گشتی هەیە تاک ئازادە بەڵام لە هەمان کاتیشدا ئەوانە بەرژەوەندی نەتەوەی خۆیان هەیە خۆگەر تەماشاکە لە بەریتانیا کۆنتترین نظامی دموکراسی و پەرلەمانی هەیە بەڵام گەورەترین پرالیزم و کۆلۆنیالیستیش بە لە دنیادا بامان جۆر فەڕەنسا و یا وەڵەندا یا بەشوێرەی گەورەی و توشی وڵاتەکان جاوە حقیقەتێکە بەڵام ئەوەی کە پەیوەندی بە ئەو ڕێککەوتنەوە بێت کە ئەمە بەشەی چوارچێکی واقعی و دوور لە هەموو تعسوبێک شکاری بۆ بکەین بەڵێ لەوانەیە سوید یا فنلەندا هەندێک شتی بەسیتان بە ئوردوگانیدا بەڵام هەرگیز ئەوروپا و ڕۆژاوە ئەوانە ئیمتیازاتی گەورە بۆ وڵاتانە نادەن ئەوانە تورکیا وەکو هێزێک بەکاردێنن بۆ خزمەتی بەرژەوەندەکانی خۆیان سپێنە ئەگەر تورکیا نەیتوانێت بە هەبار هۆیەک بێت خزمەتی ئەواندا بێت ئەوانە بە جۆریشتر ماملە لەگەڵ تورکیا دەکەن و ئێستا تورکیا بۆ خۆی مشکلەی زۆر گەورەی هەیە جەناب بیندرانیش دێنمەوە لەوان من پێشێک 2 ساڵ بابەتێکم نووسی سێ پرسکەی هێز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا حتا بە عەرەبیش لە ڕۆژنامەی عەبدولباری ئەنتوان بڵاوکرایەوە باسی ئەوم کرد ئەمڕۆ لە ئەو پێش ئەوەی ڕووداوەکانی ئەوەی ئۆکرانیا گوتم ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا 3 هێز بربەرەکانی یەکتی دەکەن پێشبەرچی یەکتی دەکەن یەکێکیان مەدی شوعی یا هێزی شیعە بەذاتی ئێران کە لە مەزار شەریفەوە دەست پێ دەکات ئەو هێزە تا دەگاتە سەیدای لوبنانی دووەمیان ئیسرائیل وەکو هێزێکی بچووک لە ڕۆژە جەڕافیەوە بەڵام گەورە و بەتوانە لە ڕووی پاشپاڵپشتی جیهانی و تەسیراتی لەسەر ڕاهەندە سیاسی و ئابوووریەکانی دنیا و ئەمجار مەدی سونی کە تورکیا دەیەویست بە هۆی هێزی ئیخوانەکانەوە ڕۆڵی سەرکردایەتی سون نەببینێت دوای گۆڕانکاری لە دوای گۆڕانکاریەکانی ئوکرانیا ئەم هێزانەش گۆڕانکاری بەسەرداتەوە ناوچیانە بۆنمونە ئێستا هێزی سونی و هێزی ئیسرائیلی جوولەکە بەرامبەر ئێران یەکیان گرتووە و سەردانی سەرۆک کۆماری ئیسرائیل بۆ تورکیا و میر محەممەد بۆ تورکیا ئەوە ئاماژەیە بۆی کە یەکتێگەشتنی یەکگرتوویەک هەیە کە کەس پێ دەڵێن دروستکردنی ناتۆی شەرقی ئەوسەد لە وڵاتانی سوننا و ئیسرائیل بەرامبەر هێزی ئێران و هێزی رووسیا دا بۆیە تورکیا ئێستا گەمارۆ دراوە هەم گەماروی ئابووری دراوە هەم گەماروی سیاسی و ئیتنیکی دراوە بۆ تەماشاکە باوەندە تەواو باڵێ فەرموو تورکیا ئەوە نەما ئەگەر پێش ڕوودانی ئۆکرانیا بیتوانی با لە سووریا دژایەتی کورد یا پێش ئەوەی کە دەنگ بە ئەندامەتی ناتۆدا بۆ فنلەندا و سوید بیتوانی با هەندێک بێنێ پەلاماری کوردە لە ڕۆژاوە ئێستا ئەو هەلەی لەدەست چووە ئێستا کاک دکتۆر من پاشان دەپرسم ئەو هەلە چۆن لەدەست چووە و لەناو ئەو هێزانەشدا هێزی کورد لەکوێدای پێگەی کورد لەکوێتای بەڵام ئەگەر ئیزن بفەرمونون بچمە لای میوانانی دیکەی بەرنامە بەڕێز فاتمە یاسا ئەندامی مەجلیسی شارەوانی هێلسینکی پایتەختی فنلەندا بەڕێزت زۆر بەخێر بێن نرخاندنیەوە وەکی ئەندامی مەجلیسی باژێڕوانی هێلسینکی چییە و هوونێ چاواوی ئەندامێتیە فنلەندا و سوید لە ناتۆی دەبینن شرۆڤەیەوە لە سەرویەکی چاوایە gelek spas ji bir rêz hevalê ku niha amadene silav dikim. Tabii Avrupa bi salana weke ew te naskirin yani heqê mafê mirovan û işte demokrasî heye werdeye naskirin yani weke leşkerî ya jî aborî weke sêzawî tune ye yani di rayek işte Finlandiyada jî براستی جی وکه شوکت بو یعنی کسی یعنی ولاتی فنلندیا جی بنا قبول ناکن یعنی وکه کو کردان بلیستیکان به آوان
teslimi Erdoğan bugün براستي ریا گشتی دا ریاکسیونه که مزن نشانده امجی دچوپینن yani şirova kırna peyameci aslında ne veke hava yani Erdoğan o Türkiye çava şirova dik peyame o Finlandiya çava yaji velati Avrupa çava ve peyame şirova dikin avji tabi tişteki dine yani şirova bir aslında yani naha bu kanunen nikaran yani tişteki bikin ama karın kanuna xwe bigoherin ev jî demeke dixwaze çünkü Çek Frot'un ya jî alîkariye yani leşkeriye Türkiye kirin karara parlamentoya ama wekekû insanan işte bişînin ji vir ya jî nizanim eko hatin asteng bikin ev karareke ku kanun bide ya jî mahkeme bide ji bo wê jî eweke dirêje ama dîsan jî tabii gomaneke mezin heye yani kesi bawer nedikir ku Finlandiya û Swêd her tiştî ku Tirkiye dixwaze qabûl bikin em ê pêşa xwe meze bikin ê çawa bibe ama di nav Kurdan da jî tabii rêya giştî piştgiriya Kurdan dike bi rastî jê Kurdan dike çünkü ev yani di peyame de ne weke ew ye yani hemû Kurdan aslında di peyame de ne işte PKK ya jî YGC di peyame de jî digire ama hemû Kurdan aslında dixwazin bigirin bin çavan û daxwaziye gorî daxwaziye Tirkiye wana teslîmî Tirkiye bikin ya jî xebatê wana demokratîk Avrupa asteng bikin. Derfetê qanûnî tune pêk were. Yani neha tuneye yani hali hazır tuneye ama yani tiştî me fehm kiriye di peyame de ya jî işte Serok Wezîrê wena daxuyanî didin ya jî işte akademisyen daxuyanî didin yani neha ew tiştî neye ama karin kanûna xwe bigoherin gorê wena bigoherin jî. Ew tehlûkê jî mirov gereke bibîne yanî guhartina qanûnan. Evet. Zor baş em deçme lay berêz Qadir Nadir Çalagwan ka Qadir berêz lewetê em meseleyê endamêtê Finlanda û Swîdê bi taybetî li meseleyê Swîd lew endamêtê de zor çalakane kartan kirdowe li duay ew jî ke endamêteke qebûl kira ew hawpêmaniye ya ew lêgeştina legel Tirkiye da wajokira komelê kar û çalakîtan dest pê kirdo ber lewê baz lew kar û çalakiyan bikim demewê ئێوە هەڵسەنگاندنێک بۆ ئەم ئەندامەتیەی فنلەندا و سوید بکەن و پێتان وایە بەڕاستی مەترسیە بۆ سەر دۆزی کورد بە تایبەتی بۆ کار و خەبات و تێکۆشانی کوردان کە لە سوید ئێستا دادەنیشن نیشتەجێن. سپاس ڕێز و سڵاو بۆ میوانەکان بۆ تۆش وەڵی ئەو هاوچێشەی ئۆکرانیا و رووسیا هەموو هاوچێشەکانی گۆڕی وڵاتێکی وەکو سویدی فینلەندا هەندە متحمس نەبوون لەبۆ بە ئەندام بوون بەس ئەو ترسەی پۆتین دەستەهێرشکردنە سەر ئۆکرانیا و داگیرکردنی بەشێک لە خاکەی هەموو هاوچێشەکانی گۆڕی بۆیە ئێستا تا ڕێزەی بە ئەندامبوونی ناتۆ لە وڵات سوید و فینلەندا بەرز بووە ئەگەنا پێشتر خودی و سۆسیال دیموکراتە لەگەڵدا نەبوو ئیش سوید بەربوونەکە حکوومەت بەتاقیتەنێ حکوومەتی دەدەستە و گەورەترین هێزی سیاسیە بەڵام بڵێ یعنی ئەوە زەختە ترسە بە تایبەتی رووسیا چەند جاری تر ئیهانەی فینلەندا و سویدی زۆر دەکرد چەندین جار دەهاتن ناو ئەو ئاوسنوورەکانی دەبڕی وە ترس هەیە کە رووسیا سەر لە نوێکو داگیرکەرێک ئیتیحاد سۆڤێتی کۆنیان قەیسەری دروستکرد ئەو ئەساسەوە شعبەکە تا ڕادەیەک لەگەڵدا بوو بەڵام بەرەی دژا ناتۆش بەهێزە لێرە یعنی ئەوە نییە بڵێ هەر سەتا سەد لەگەڵدانا بە تایبەتی دوای ئەوەی تورکیا کە ڕێگری کرد و تورکیا هەوڵ دەداتن و هەوڵیشیدا ئیرادەی خۆی لەسەر بەلای کەم وەکو بە بەیاننامەکە ئێمە دیتمان ئەو دوو وڵاتە هەموو بە هەمرۆڤایەتیەکانی خۆیان و ئازادی بیرۆڕەکان خستە ژێرپێکانی فرێدە بەردەمی ئەردۆغان ئەوە تووڕێیش باسی دروست کردێ لە ناو خەڵکەی زۆری ئازادیخواز و مرۆڤ چۆن دەکرێت ئیرادەی
شارستانەتی دیموکراسی مافی مرۆڤی ئەوروپیەکان ئەردۆغان بڕیاری لەسەبدا لە ئەنقەرە بڕیار لەسەر ستۆکۆڵم و ئەوە بدرێتن. ئەجا من بەس لەو کورتە بڵێم لەسەر ئەوش دەڵێ کاریگەری وەڵای بڕوا ناکەم هیچ کاریگەریشی گەورەی هەبی زیاتر مەسەلەیەکی معنەوی و مرۆڤ پێی ناخۆشە کات لە ساڵی 2022 هەمووی ڕێککەوتنا لەسەر حسابی گەری کورد دەکرێت و بەتیل دەدرێتە کەسێکی وەکو ئەردۆغان لەلایەن دوو وڵات کە خۆیان پێدوتکەی مافی مرۆڤ ئەگەنە سەد موعامەرەی گەورەتر لەوە لەو 30 ساڵە دیچمان لە قەندیل کرا ئایا باشە کشەی کردیان بەرەو پێش چوو کام ڕێککەوت کاک قادر پەرێرژووری یەکێکە لە بەرپرسە ناوبانگەکانی سۆسیال دیموکراتەکانە و ئاماژت بەوە دەکات دەڵێ شەرمە بە وڵاتێکی وەکو سوید هەواڵگیری سویدی دادنیشێ لەگەڵ میت کە بۆتە هۆکاری ئەوەی مەسلەی تیرۆری پاڵمێ بخاتە پاڵپەکە کە چاواشەکاری کردووە درۆی هەڵبەستووە ئێستا ئێمە بین لەگەڵیان دانیشین. ئامینە کاکە باوە پەرلەمانتاری سربەخۆ دەڵێت نابێت دەنگ بدەین بە پارتێک مەبەستی لە سۆسیال دیموکراتەکانە کە داخوازیەکانی ئەوانیان لە بەرچاو نەکردوویە پێشێل کردووە. ڕۆژنامەی بەناوبانگی سویدی ئانتن بلادێ دەگەر ناوکەین بە هەڵەنەوت بێ لە زمانی چەند کەسایەتیەکی ناسراوی کورد لە سویدەوە دەڵێ سۆسیال دیموکراتەکان ئێمەیان فرۆشت یا خیانەتیان لێکردین. هەندێکیشیان وتویانە هەر بەو ڕۆژنامەیە ئێمە شەرم دەکەین کە لە ڕابردوو لە دژی فاشیزم لە وڵاتەکانی خۆمان شەڕمان کردووە ناچاری کۆچبەری بووین ئێستا لە سویدین ینی ئەموو ئەمانە هەن وا دەری دەخا کە ڕای گشتی سوید ڕازی نییە بەمەی کە ڕوودەدا. پێی زانیاریەکانی من مزاهرەیەک دەکرێتن لە چەند ڕۆژی داهاتوو ئێمەش ئاگادار کراینەتەوە سویدەکان ڕێکی لێخن کاکندرێن ناوە کورد بۆ زانیاریت خەڵکی ئازادی خواست بۆ باڵێک لە باڵەکان لە جەماوەری سۆسیال دیموکراتیش زۆر ناڕازینە چەپەکان ژینگەکان و جگە لە سوید خەڵکی ئەنارشیستەکان و زۆر لە خەڵکانی ئازادی خواز و دیگە لەوانەیە باس کرد سەرۆشی پاتسەپی سویدی پێشوو یۆناس ئەویش دوێنێ وتارەش توندیدا کە چۆن دەکرێتن هەمومان قەرزاری ئەو شەڕڤانانەی ڕۆژاوانی ئەو ڕۆکە بین بڵێن پەیوەندیان لەگە یارمەتیان نادەینەوە دەکەوینە ژێر خزمەتی تورکیا. تووڕێیەکی زۆر هەیە بۆیە کاکندرێمە دەمەوێت پێ بڵێم دوێنێ لە پەیجی فەرمی سۆسیال دیموکراتەکان کۆمەڵێک برادەر ئەوان دەوێندەن هەڵمەتیان کرد کۆمنتیان ڕاگرتیە تا ئێستاش ڕاچیدایە بۆ زانیاری و ئێمەمانان لەسەر پەیجی سەرۆکوەزیران و وەزیری دەرەوە کەمپینمان کرد هەموو کۆمنتەکانیان ڕەش کردینەوە هەمووشمانیان بلۆک کردیە. ئەوە تەسیرێکی گەورەی لەسەریان کرد یان ناڕزایەتێکی زۆر ڕوویدایە هەتا لە ناو کوردە سۆسیال دیموکراتەکان لە ناوە خۆیان کە چۆن دەکرێت ئیرادەی سویدیەکان تەسلیم بە ئەردۆغان بکرێ لە پێناوی ئەوەی بەس ببنە ئەندامی ناتۆ. زۆر باش بەڵێ دێمەوە خزمەتە دەڵبەتە پرسیاری دیکەم دەبێت. بەڕێز دکتۆر محەممەد ئەمین باست لەوە کرد کە تورکیا هێزی جارانی نەماوە وەک پێش شەڕی ئۆکرانیان نییە و ئەوەش بپرسم کە باست لە هێزگەلێک کرد کە لە ناوچەکەدا هەن ئەی پێگە و هێزی کورد لەکوێدایە لە نێو ئەو هێزانەدا. بەڵێ ئێستا شوا دەڵێم ئێستا هەڵوێست موقعی تورکیا بەرامبەر کوردانی ڕۆژاوە زۆر لاوازە وەکو پاتاو پێش هەفتەیەک نییە ئاگادارین دوو مانگە ئەوردەکان هەڕەشەیەکە بچێ ڕۆژاوە بگرێ وەکو عەفرین لێ بکات و بە قوڵایەتی کیلۆمەتر هەمووی داژی کات بەڵام بۆ ناکە ئێستا ئەگەر ڕاستەکە باسپێنێ بچێت شارێکی کوردستان ڕۆژاوە بگرێ بزانێت چی کاردانەوەیەک دەبێت شەڕەچێتە ناو تورکیا و تورکیا ئێستا لە ڕووی جیۆپۆلیتیکەوە زۆر زۆر ناتەواوە ئێران و ڕوسیا تەواو تورکیان پرێز کردووە گەمارۆ داوە دەمیست باسەوە بکەن ئەمجار ئێران دەتوانێت حتا لە ناو خۆی تورکیادا هەر کاتێک بێ مەسەلەی کوردەیە مەسەلەی شاهەیە عەلەوی هەیە ئەو ڕەوشێکە لە سووریا هەیە هەمان ڕەوش لە تورکیا دروستکات لە هەمووش گرنگتر تورکیا بەهۆی نەزانیەوە بەهۆی دژایەتی کوردەوە مەسەلە گرنگەکانی خۆی بچێتەوە. ئێستا تورکیا لە ڕووی ئابووریشەوە بێبەش کراوە گەمارۆ دراوە ئەو هێڵی لولەی گازی سروشتی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە بڕیارە گاتە ئەوروپا بازارەکانی ئەوروپا بۆی پێدەجێگرەوەی گازی ڕووسی
لەو پرۆژەیەدا تورکیا تەواو پراوەست خراوە ڕۆڵی نامێنێت و ڕۆڵی سەرکی دەدێت ئیسرائیل لەمەودا ئیسرائیل دەبێتە هێزێکی وڵاتێک کە گازش دەفرۆشێ زیاتەوەی کە بکرێت ئاساییکردنەوەی بارودۆخی هەندێک لە وڵاتانی عەرەبی بە تایبەت لە وڵاتانەی کە بە بەرەی سونە ناسراون لەو چوارچێوەیەدایە بەتاکید لەو چوارچێوەیەدایە و لەوانەیە حلفێکی ناوی سنی ئیسرائیلیش دروست بکرێت ئێستا بەگەرین باسەوە دەکرێت کە توانە ڕوبەڕووبن هەبێت لەگەڵ ئێران و لەگەڵ نفوزی رووسیا لە ناوچەکان و لەو میانەشدا تورکیا دەبێت بڕیاری خۆیدا تا پێش هەفتەیەکیش تورکیا دەیتوانی گەمە بکات لە بین رووسیا و ئەمریکادا لەگەڵ تەمیا لەگەڵتنی بەڵام ئێستا بەهۆی ئەوەی کە تەیدی فنلەندا و سویدی کرد کە بچنە ناتۆوە بۆ خۆی ئەعلانکردنی موقعە بە فشاری ئەمریکا چونکە تورکیا هیچ نییە و وڵاتانە هیچ نییە عەزیزن تورکیا چییە؟ ئەوانە هەموو لەژێر ئەژمۆنی ئەمریکادان و بە شێوەیەکی گشتی ئێستا تورکیا بەڵام کاک دکتۆر دەوترێ کورد مارانگاز بووە بەدەست تورکیاوە ینی دەبینی لە عەفرین ئەو شتە ڕوویدا لە سەرەکانی ڕوویدا لە گرێسپی ڕوویدا ئێستاش لە باشووری کوردستان بە فراوانی هێرش دەکات جیهانی ڕۆژاوا وڵاتانی ئەوروپامە نابینن. عەزیزم من هەرگیز ئینسان نابێ احتیمال بکاتە سەر وڵاتانی ڕۆژاوا وڵاتانی ڕۆژاوا ئەوانە وڵات و بەرژەوەندی نیشتیمانیان هەیە سوید بەرژەوەندی نیشتیمانی خۆی هەیە بەریتانیا بەرژەوەندی نیشتیمانی خۆی کە دەبێت نان ئاو ملەتەکەی پەیداکات جاتر خۆمە تاریخی خوێندووە تاریخ دەبین لە ماوە 200 ساڵیدا کە ئەو وڵاتانە وەکو لەسەرتاوە باسم کرد دموکراسی بوون سیستەمی پەرلەمانیە بووە بەڵام ئیمپریالیزم بوون مثلەن لە فەڕەنسا گەورەترین شۆڕشی چەند ساڵە کرا لە شۆڕش فەڕەنسا و دوایش ناپلوێنەکە دوایش هەمن ڕژێمی فەڕەنسا بوو گەورەترین تاجیرکاری دەکرد لە ئەفریقای خۆ مێژوی ئەوانە پڕە لە ئەزمون بەڵام ئەوەی کە مختصری کەینەوە کورتکەنەوە بۆ ڕۆڵی تورکیا ئێستا زۆر لاوازە ئێستا لە زێر فشاردا ئێستا لەگەڵ ئەمریکا بێت رووسیا لە قبول ناکات لەگەڵ بەپێچوانەوەشەوە هەر ڕاستە و ئەوەی کە بۆ تورکیا ئەگەر عاقڵ من ڕاست بێت ئەوەیە کە بتوانن لەگەڵ کورد ڕێککەون و چارەسەرێکی نەتەوایەتی لە تورکیادا دروستکەن لە فۆرمی فدرالی کۆنفدرالی ئەگەر ئەوە نەبێت وەزعی تورکیا زۆر خراپە چونکە ئێستا تورکیا نازانێت با ئەو هێڵی گاز تەواو بێ بۆ ئەوروپا ئەو کاتی دەبینی تورکیا تەواو بێ بەش بووە محاصری ئاوەبور دەخرێتە سەر و لەوەش زیاتر تەماشاکان لە ماوەی ئەو 15 ساڵەیدا بسەن تورکیا استفادەی زۆری لە ڕەش کوردستانی باشوور کردە بۆ نەوت و گاز و شتیوە و ئێستا بەهۆی ئەو بڕیارانەی دادگای بەغدا ئەوەشان لە تورکیا بڕی ئێستا تورکیا ناتوانێت وەکو جاران باو قانونیانە تاو جێبەجێ بکەی پەرلەمانی عێراقی ئەو کاتی ئۆقان ئەوە لێدانێکە لە بەرژەوەندەکانی تورکیا بەڵێوانە پێمان دەڵێن تورکیا لە پێگەیەکی لاوااسترە لە جاران ئەڵبەتە بەڵێ لە پێگەیەکی زۆر لاوازدا پێگەی کورد ئەو ڕۆدا هەموو کاتێک لە موقعیشی بەهێزدا چەندجار باسم کردووە ئێمە لە زۆر باش ئەڵبەتە وەڵامی بەشی دووەمی پرسیارەکەت نەدامەوە هێز و پێگەی کورد لەکوێیە پاشان وەڵام دەیتەوە سپاس دەکەم و پێویستە کورد چی بکە ئەوە زۆر گرنگە بەڵام دەچمەوە لای بەڕێز فاتمە یاسا بەڕێز فاتمە کورد لە دەربەی وڵات دکارن چ بکەن هونە ئەندامی مەجلیسی باژێڕوانی یا شارەداریە هێلسینکینە لە فنلەندا کەسێن هەنە سیاست دەکەن لە فنلەندا لە ئەوروپا لە سوێد هەژمارێکی زێدە کورجی لە دیاسپۆرا دەژین ئەم دەکارین لە هەمبەروان ناقییان لە کوردان تێنکردن و کورد دەکەن قوربانی یا بەرژەوەندیان وڵاتیان ڕۆژاوا ئەوروپا پێدویمە بە چی هەیە دەوی ڕەوشەدا و دەکارین چ بکەین؟ Yani aslında dışarıda min got yani reaksiya Finlandiya bi rastî jî evke reaksiyoneke baş nîşanda yani kes ev pîroz nake yani nabêje işte Finlandiya û Swêd ketiye NATO yani me tiştekî baş kir ya jî me yani berjewediye me hebûn me mecbûr bûn em bikevin tiştekî wertune ye yani hemû li ser Kurdan yani Kurd çima ve lîstikê de weke قوربان هەڵبژارتن سەروێنە خەبەردار dikevin li serwene daxivin li serwene şîrove dikin tabii ki Kurt jî ji her parça Kurdistanê bi rastî jî di nav tevgereke de ne
بالصالانة ذاتا يعني لهموها أوروبا كرد وك يعني ديمقراطية إنسان عقلية دجين يعني قريبنا حركة دكن بشتبنا شيء aslında yani Erdoğan avnaci zanen aslında yani Erdoğan diktatöreki çavaya duhazı çava NATO gibi karbine avnaci zanen ama bu bercemendiye Kürt kurban امشي ئەگەر زەختێکی ژالیە مەسەن ڕایە گشتیە فنلەندای چێ ببێ حکوومەت ژی نەچار دەمێنێ ینی لە سیاسەتە خۆ پاش vەگەڕە. Yani ben bu peyman imza bikinci aslında reaksiyona güçlü hebu. Yani Finlandiya'da hebu. Ama tabii ki eko karar edildi, eko peymana imza dikin, raya güçlü zede gödermek kirin. Ama pişti bana az baverim ki reaksiyona hin mezintir nişan bikin. Jboyana jin ha duhasın yani Kurdan jî biçî sar bikin işte dilêwana jî xweş bikin ji bo wena dibêjin işte ev nayê we vatayê ku em we bişînin ya jî em teslîmê Erdoğan bikin ya jî işte politik ya jî ne politik em wana qabûl nekin yani herkesê heqekî heye em aynı heqê didin ve jî dixwazin piçkî reaksiyonê daxînin ama tabii Kürt jî hevdaneke dana dixwazin yani NATO ya işte Finlandiya, Swed yani pişti vena hin betir hata nekin yani insanın kurbanı ve ave nekin yani Finlandici, Brastici pişkiriye ki gel ki mezindikin ve alida. Önce hakika demokratik tabii ki hem bir karbinin yani kijan kadandı ve kijan aliydi ve hem siyasi hem politik hem eko helbijartı işte parlamenterine de şarederiye de vazifavana heye hem jî gel behevra yani em nahêlin ku ev peyman weke ku Tirkiye dixwaze Finlandiya jî Swêd jî bikarbîne. Baڵێ سپاس دەکەم کا قادر نادر هەڵبەتە خوێندنەوەیەکی دیکە مرۆڤ دەتوانێت بۆ لێک تێگەشتنەی نێوان فنلەندا و سوید و تورکیا بکە دەوترێ هەندێک کەس پێیان وایە ڕاستە ناوی پەکەکاتوە ڕاستە ناوی پێدە و یەپەگاتوە بەڵام ناوی خۆسەری دیموکراتی بۆ نمونە ناتوە ناوی قەسەدە ناتوە ناوی مەسەدە ناتوە مەجلیسی سووریای دیموکراتی هێزەکانی سووریای دیموکراتی ئەمانەش دەوترێ ینی بە شێوازێک بە قازانجی کوردە سبێنەوان دەتوانن تەعامل لەگەڵ خۆسەری دیموکراتی ڕۆژاوا بکەن بڵن خۆ ناوی شتیوانە هاتووە لە ڕێکەوتن نامەکە ئەمە پێت وایە خوێندنەوەیەکی چۆنە دەیانی تا چەندە دروستە و هاوکاتیش دەمەوێت ڕاوەستە لەسەرەوە بکەین لە دەرەوە چیمان پێ دەکرێت بە تایبەتی کوردانی ئەسکەندناڤیا کوردانی سوید بەرامبەر بەم بارودۆخی کە هەیە وڵای کورد دەبێ ئەو بڵێن ئەو مەسەلەی ئەو کاڵانەی لە ڕێکەوتنەکەی نێوان ئەردۆغان و تورکیا و سوید و فینلەندا کرا خۆ لە سوید لە هەشتا ساڵەوە ئەو حەرەکەیە بەوێ تۆمار کرایە لە 2002 لە یەکێتی ئەوروپا تۆمار کرایە وەنیا یعنی لە ئەڵمانیا چەند ساڵێک لەمەوبەر بڕیادرا ئەو چاپە ئەو خاڵانەی جێبە نووسرایە لە ئێستا لە ئەڵمانیا جێبەجێ بکرێ بەڵام بەکردار ئایا چەند جێبەجێ کرا یعنی ئەمن لە بۆم نییە ینی بەس یعنی بەکردار ئەوروپیەکان نەچینە ژێرباری هەموو داخوازەکانی ئەردۆغان هەر بۆ خۆیان ینی ئەوانش کوردوە کارتە سیاسی بەرامبەر ئەردۆغانی بەکاردێت یعنی ئەو خاڵەشەیە دوو هەندێک شت هەیە لەسەریان فەرقە مەسەڵەن دەستوری ئەو وڵاتانەی سویدی فینلەندا قەت ڕێگا ناداتن هیچ کەسێک لەوانە ڕادەست بکرێتەوە تەنیا ژمارەیەکی زۆر کەمە کەویست دەمەوێت بڵێم ئێستا لەسەر ئەو ژمارەیە ئەو ڕۆنیڕوانێ گفتوگۆ هەبووە ئەردۆغان دەرێ 71 کەسە چەندە سویدی دەرێ 33 کەس بەمە بۆ فینلەندا یعنی ئێستا لەسەر ژمارەکەش بوویتە چێشە ئەوە خاڵێک دوو مەسەلەن ئەردۆغان زوو داوای کردوتی ئەبێ ئەو دوو هێزەی کرد یعنی هەموو ئیدارە خۆسەرا نەک قەت علاقە بە تیرۆریزم بناسرێن یەپەژە و یەپەگە و نازان بەڵام ئەوان نەکنیان ناسا مزەڕەت دەڵێ سەپۆرتیان ناکەن لەمەوەی دووە ئەوەش لە بواری لامیە ینی دەکرێت لە بنەوە بکەن بەنمونە دەڵێم یعنی
زایدەن ئەردۆغان و ئەوە حتا داوای ئەمینە کاکە باوەیان کرد کەچی دوای ئەوە ئێستا ئەو داخوازیە هەمووی لە چەند کەسێک چڕ بوویتەوە کەوانەی ئیقامەیان نییە واگە لە ئیقامەکەی ڕەفز وەربژیرە واگە بەڵگەیەکیان لەبەردەست بێتن کە کارێکیان کردیە مەزەنەن دژی بنەماکانی مافی مرۆڤ لە ئەوروپا ئەو کات ئەگەر تەسلیم بکرێنەوە ئەیژۆ تەسلیم دوور و درێژە بەڵێ دووش بەر لەو پرۆسێش پێشتر چەندین کورد تەسلیم کرایتەوە ینی پرۆسە چی نوێ نییە ئەگەر پێسەر ئەوە یعنی من بۆ خۆ نەزانم دوو کەسی تر لێرە تەسلیم کرایتەوە هاتە ئێرە داوای ئیقامەی کردیە تورکیا داوای کردیە من هەست پێ ناکەم شتەکەوێ بەس هەموو ئەوانەی ئەمەی بریندار کردیانی سۆسیال دیموکرات هەتا دوو ڕۆژ ڕەمەبەر 6,000 بەدەنجی ژنە کوردە دەرچووتەوە بڕوا بکەن ئێستا لەگەڵ منە قسەم کرد ئەڵێ 6,000 بەدەنجی من یعنی سۆسیال دیموکرات ڕزگار بووە چەندین دەنگی کورد دەنگێکی بەهێزە لە هەڵبژاردننی داهاتوودا کورد دەتوانێت سزای سۆسیال دیموکراتەکان بدەن ئەوە نقاش تێدانێت سۆسیال دیموکرات مزاقیتیان لە چی ڕەوەندی کورد لە سوید و فنلەندا و ئەوەیە کە باج بەو حزبانە دابنێن کە دەکەونە سەنگەرگرتن لە میلەتەکەمان ئەو باوکەیان مرد ینی بە کەیف خۆیان ڕەفتار بکەن و خەڵک شەردەن جیامدات بەدەر لەوەش ژمارەی ڕەوەندی کورد مەسەلەن گەلێک زۆرە و کاکندرێ من دەبێەوە بڵێم هیچ هێزەکی سیاسی هیچ نەتەوەیەک لە هەموو ئەوروپا بنمونە لە سوید حوت ئەندام پەرلەمانی نییە دەیان ئەندامی شارەوانی نییە هیچ نەتەوەیەک عەرەب 400 میلیۆنە بەڵام ناتوانانی خۆپیشاندانە بکات 5,000 کەس کۆ بکاتەوە بڕوا بکە لە 2000 لە جیرانی ڕێزارەوە زەلان 20,000 کورد کۆبتەوە لە 2000 ئەی دەبێت ئێستا چەند کۆبتەوە ئەوان باش دەزان دەستگای هەواڵگری سوید و سۆسیال دیموکرات کە ئێستا کورد سێقاتی ساڵی 2000 و 2000 یعنی کورد ڕەوەندێکی بۆ زانیاریتانی بەدەیان کەسی هونەرمەند و ئەکادیمیست و ئەوانەی کورد هیچ دایرەیەک نیە ئێستا کوردی تێدا باڵا دەست نەبێ و چەندین بەڕێوبەر و یعنی لە هەموو شوێنەکان تێدا هەیە مدەڕیبی و منتەخەبی گەورەی سویدا چەندین یاریزانی تێدا بۆیە یعنی ئەوە کەم نییە وی سۆسیال دیموکرات دەستی بۆ برد شتێکی وەرگرت بەڵام شتێک لە دەست دەداتن کە بە هەموو کات کورد دەنجیان دایتە سۆسیال دیموکرات ڕێژەی هەرە زۆر بەڵێ زۆر باشە کاک دکتۆر محەممەد ئەمین لە بەشی دووەمی پرسیارەکە کە وەڵامت نەدامەوە هێز و پێگەی کوردان دەتوانێت چی بکەوە لەم بارودۆخەدا کورد بۆ خۆیان پێویستە بە چ شێوازێک سیاست بکەن من لە چەند شوێنی ترش باسم کردووە کورد بەهێزترین پێکاتەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ نمونە کورد لە سووریا کە تۆ تەماشاکەی بەهێزترین و ڕێکخراوترین و چالاکترین هێزی مەیدانیە لە سووریا کە توانای گۆڕانی هاوچەشەکانی هەیە لەسەر ئاستی سووریا بۆ خۆی و ئەو هێزەی کوردیش بۆتە هۆی ئەوەی کە ڕۆژاوا بە هیچ جۆرێک کورد لەوانەیە لاوازیکە لە شوێنێک بەزاری بە ئۆردوگانێدا بە ئەسەریدا بەڵام ئیتر ڕۆژاواش پێویستی بە کوردەیە بۆ ئیسپێنێ شتێ بەکاری بێن دژی رووسیا دژی سووریا ئێستا وەکو دامی دەکەن لە سووریا سپێنە لەوانەیە دژی ئۆردوگانی بەکاری بێنن وەکو چۆن کات خۆی مەسەن ئێمە لە بیرمانە کە لە هەڵەب جەدرا کەس باسی کوردی نەدەکرد بەڵام دوایەوە ئەوانە بخوام بکەن وەڵا سەدام دیکتاتۆر و هەڵبجەی ئەوە کرد و توانیان ئیسفادە لە توانای کوردی بکەن بۆ ڕوخانی سەدامی بە هەمان زۆر لە ئێرانش و لە شوێنەکانی تریش بۆیە کورد ئەگەر تەماشاکە لە تورکیا بەهێزتری پێکاتەیە بە تەماشاکە کورد هەمووی یەک مەزهبە یەک ڕوعی نەتەوایەتی نیشتیمانی کورد زیاترە لە مەسەلەی مەزهبی لە ڕوای کورد لە تورکی دەباتەوە لە عەلەویەکەی دەباتەوە لە پێکاتەکانی تر دەباتەوە بەمان زۆرش لە ئێران لە عێراقش هەرعینشێت و ئەوەی پرسیارەکەی جەوهەری بێت کورد چی دەتوانێت بکات بەڵێ کورد برادەرە بکە قادر باسی کرد ڕەوەندی کوردی کە لە دەرەوەیە کەەوە زیاتر دەتوانێت خۆڕێک خات تەسیراتیە بەلەسەر بڕیاری سیاسی لۆب دروستکار لە هەموو ناوەندەکانی بڕیاردان ئابووری بێت سیاسی بێت لە ئاخری و لەسەر ئاسی ناخۆش بەڵێ ئێمە لەوانە هەندێک گرفتمان هەبێت مەسەن لە باشوور لە بە ڕۆژاوان بەڵام ئێمە دەبێت زیاتر کا لەسەر ڕێخستنی کۆمەلگا بکەین بەڕاستی بۆی کە
بتوانێت لایەنگەر و پشتیوانی لە وڵات بەشەکانی تری کوردستانی بێشە لە خاڵە لاوازەکانی بن ڕزگاری خوازن تۆی کوردستان لە سەیری مێژوو ڕوتی مێژوکە تەماشاکەی ئەوەیە کە لە بەشێک عڕەکەیشی ناسیۆنالیستی بەهێزە بە بەڵام ئەوەی تر ئاراگا لێ نەبووە بۆ نمونە لە شۆڕشی ئاگری لە شۆڕشی قازم ئەمەد لە شۆڕشی کوردانی سووریا و عەفرین ئەوەی کە ئاگاداری مەسان لە ساڵەکانی 2030دا حرکاتی زۆر گەورە بەڵام خەڵک سێمانەی لە سنە نەیزانیوە لە کرماشان نەیزانی لە خانەقی نەیزانیوە بەڵام ئێستا هەلومەرجەکە هەلومەرجێکی تازەیان ڕاگەیاندن بۆ هۆی کە هەموو کوردێک ئاگای لە یەکتری بێت بەڵام چی دەوێت پاڵپشتی معنەوی مادی ڕاستەخۆی دەوێت بۆ نمونە ئەو پاڵپشتێ معنەویە دروست بووە تا لە مژارێکی وەکو ئەندامەتی فنلەندا و سوید لە هاوپەیمانی ناتۆ هەڵبەتە لە ناویشیدا داخوازیەکانی تورکیا بۆ ئەندامەتیە کورد هەمووی یەک دەنگە کورد هەمووی دژیەتی ئەوە مرۆڤ لە دیجیتال میدیا بەڵێ لە دیجیتال میدیا دەبینێ ئەو یەکگرتنە معنەویە هەیە جا ئەوەی کە من باسی دەکەم هێزی کورد ئەوەیە بزەبێت بەڵێ وایە مثلا ئەو پشتیوانی کوردە لە هەموو ناوچەکان کوردستان هەموو بەشەکانی کوردستان لەسەر یەک تەوەر یەک دەنگە یەک ڕاهەیە یەک هەڵوێستەوە بۆ خۆی هێزی کووردە لە ناوخۆی کوردستانی شەوەی کە بەلامەوە زۆر گرنگ بێ ئەوەیە دوو خاڵە یەکەم ڕۆژاوە بە هیچ جۆرێکی کورد وا لاواز ناکەوتو ئۆردوگانی هەر هێزیشی دیژە کوردی هەیە بەڕاستی چونکە کورد دەتوانرێت هاوسەنجی ڕابگرێ لە مەقتا جۆراجۆرەکانی مێژووی ئابووری کە لەو منتیقەیدا دەگوزارێت بۆیە کورد کارتێکە ئەوە نیە بە ئاسانی تەسلیمی تورکیا هێزیشی تر بکریا ئێرانی یا عێراقی و دووەمیش لەسەر ئاسی خۆی کورد ئەوەی کە لاوازیە ئەوەیە کە ئێمە مثلا کوردەکان وەکو جەناوت باز کرد لە دەرەوە زۆر یەک دەنگە یەک هەڵوێستە شتێکی زۆر باشە بەداخەوە ئەوە لە ناوخۆ کوردستانی نییە ئەو هاو هەڵوێستێکە لە سوید هەیە کە قادر باسی دەکات کامی ئاوا یەک دەنگە یەک ڕەنگە یەک هەڵوێستی هەیە بەرامبەر بڕیارێکە دژی کوردان بەڵام خاڵی لاوازیەوەی کەمە لە کوردستاندا هەمان هەڵوێستمان نیە دەبێت کار بکرێت بۆ ئەوەی کە ئەو هەڵوێستەی کە لە دەرەوە هەیە ئەو هاودەنجە یەک دەنجە هەمان زۆر لە باشووری دزوبێت لە ڕۆژاواش دزوبێت لە باکووری دزوبێت لە ڕۆژەڵاتی دزوبێت بەتاکید ئەو کاتی تۆ دەبێت هێزیشی کاریگەر زۆر باشە بەڕێزێ فاتمە میناک بەڕێزت ئەندامی باژەڕوانی شارەداریە هێلسنکی ینی کەسێن دن وەکی تە هەنە هەم دە پەرلەمانتۆیەدا هەم شارەداریەن دندا چقاس دەکارن باندۆر لەسەر ئەندامێن دنێن شارەداریە دابنێن میناگە و ڕایە گشتی بەڕێزت بەحسیبی یەکی دەکەی بەرفرەتر ببێ ینی لە هەمبەروی سیاسەتی فنلەندای مەسە ئەو یەکی کووردا بکاربن بەکار بێنن کە قادرژی گوت ینی لە سوید نا کورد هەر دەرێدا بەرپرسیارەتی وانە هەیە و دەناو جڤاکێدا باندۆری وانە حتمما لە فنلەنداش یان ئەگەر وەکی میناکە سوید ژینە بێ ڕەوشێکی وەسا هەیە ئەو بەرفرەکردناوی مرۆڤ دکارێت چه ڕێبازێکی بۆ ببینە میکانیزماوی چییە؟ Yani mixabin li Finlandiya weke Swêd di parlamenteriyê neye ama di şaredariyê de yani hema ji hemû partiyan endamê me hene yani reaksiyona wana jî baş bû di serî de heman reaksiyondan zaten çepê Finlandiya berê ku kongrexa mezin çebikin di wir de jî biryar sandin çek firotina Tirkiye û ji nû da lîstekirina terorîzmê yani PKK ji lîsta terorîzmê derxistinê de biryar girtin. Yani hem ji lîste derxin hem jî çekfirotinê ev bikin. Yani ev bi tenê qarara partiya çebe bû. Mixabin weke Swêd jî li Finlandiya jî STP yani li ser destledariyê ji wana yani endamê me hene belkî di partiya wana da ama yani çiqast ev dibin yani hêzexwe çiqas belli dikin em bi hevra yani gerek merrûnî û bi hevra qarareke bistîne hene yani de parlamentoda ya jî de şaredariyê de jî yani mînagûnê dikarin ew mijar bikin biben rojeva şaredariya we li Helsinki yanî mijarekî esasiya rojeva vî rojê ew be yanî tiştekî wesa mumkîn e ji bo we
طبعا يعني ممكنه يعني لسر انا خبط هي خبط دبي يعني خبط هدي دمشين يعني لسر انا دبي يعني دروشتنا كبرلمان تودا وكبشنيار مر بشنيار خارج بيجي البرلمان تودا وانا شيء وك اوك روجا وك اللي بكل سربا خبن طبعا بارتي تشبه ده برلمانتري بارتي تشبه جارتين زمان يعني البرلمان وقت حقا خفتنا دتن او نجد البرلمان ده تين زمان بەڵێ زۆر باشە کاک البرلمان ده بيجم البرلمان ده جي هوالك جروبا فنلنديا جي برلمانتران جي هي انا او ناجي لسر خبات دكن یانی ئەوانە دۆستایەتیەوانە دۆستانیەوانە بە کوردان ڕێە یانی ئەوژی دخوازن بکەن ڕۆژەوە پەرلەمانتۆیە فنلندیایی بەڵێ باشە زۆر باشە کاک قادر نادر دەتوانین بڵێن ئەمە پاشەکشەیە کە بۆ دیموکراسیەتی ئەوروپا بە تایبەتی مرۆڤ هەمیشە سوید لە ترۆپکی و دیموکراسیەتەدا دەبینێت شتێکی وا ممکنە ئەو پاشەکشەیە لە دیموکراسیەت لە سوید هەروە لە فنلەندا لە وڵاتانی دیکەی ڕۆژاوە ئەوروپا ڕوو بدات وەکو ئەوەی کاپیدا بۆ وەزیرەی کۆنی سەردەمی ئۆلف پالمە باسی کرد ئەوە ئابووبەرانەیە زۆر شەرمێنارەیە کە سوید بگاتە ئەو ئاستەی گەورەترین دەوڵەتی پاشی کاکەندرێن دەمەوە بزانیێنی ئەردۆغان لە هەموو ئەوروپا زۆر قێزەوەنە لای دەنگە ئازادی خوازەکان هەر بەخۆیان ئەوروپیەکان لەو ماوانە گەورەترین هەڵمەتی ڕاگەاندنیان لەسەر ئەردۆغان و سیستەمەکەی کرد بەنمونە ئەو هەڵاوسانە ئابووری خۆبەشە شەڕی اقتصادی ئەوروپیەکانە لەگەریان کرد لە میدیاکان ئەردۆغانیان وەکو ئەوەیەک دژە ئازادیەک وێ ناکرد ئێستا کە بەخۆیان کەوتنە ژێر کاریگەری ئەوەی تەنیا لە پێناوی ببنە ئەندامی ناتۆ مەسەڵەن تورکیا بەشێک زۆر لە داخوازەکانی سەریان فەرز کرد یعنی ئەوە ئەندام بوونە بە باز بوو ئەوە نەبووە بە ئیرادەبی ئەوە ئابروچوونێکی زۆر گەورە دیموکراسی مافی مرۆڤ ئەمە هەر لەو ڕوانگەوە یعنی من دەمەوە بڵێم ئەمن وەکو هاوڵاتێکی کورد بەڵام لە سویدیش دەژیم زۆر هەست بە شەرم دەکەن کە ئەو وڵاتی تێدا دەژین ئاوە پێشێنی مافی مرۆڤ و ئازادی بیرۆڕای ئەوە دەکاتن یعنی ئەوە لە بۆ ئێمە چەندە وەکو کوردبوون ئازادمەندە دوو ئەوەندەش بەوە ئازادمەندەدا لە ساڵی 2022 ئەو وڵاتانەی ئەوەندە بانگەشەی مافی مرۆڤ و ئازادی بیرۆڕا دەکەن کەچی دەبینی درۆزن دەردەچن لە پێناوی بەرژەوەندی خۆیان ئامادەن گەلێکی 50 ملیۆنی بخەنە ژێر پێکانی خۆیان بۆی لە سەدسرێک بپڕنەوە ئەجاوە بەڕاستی ئابروبەرانەیە بۆیە ئەمە لەو ڕوانگەوە لێیان گەورە دەکەین یعنی هەتا کەی هەریەکێک هەر دەستێتەوە لەسەر ئیسابی کورد بەسەر جەستەماندا تێدەپەڕی و دەیەوێ بگاتە خۆشگوزەرانیەکانی خۆی ئەدی ئیسابی کورد ئەدی ئازادی بیرۆڕا و مافی مرۆڤ کە بانگەشەی دەکەن و من لەو ڕوانگەوە دەمێ بڵێم کە سۆسیال دیموکرات مێژووی خراپی هەیە لەگە کورد ڕاستە بە بانگەشە و هەندێک جار ڕەنگی هاریکاری باشی کوردیش کردی بەڵام وەرە بە مێژویان هەڵبدەینەوە لە 84 ئەوان یەکەم کەس بوون لەسەر ڕووداوەکی بچوو کوردیان بە تیرۆریزم ناسان لە کاتێکدا ئێران و تورکیا دەیان کەسیان لەو ئەوروپا تیرۆر کردیە هەر لەوەی فەڕەنسا دەگری هەر لەوەی قاسملۆ و شەرەفکەندی دەگری کاوانەی هەندێک و هەردوو وڵات سێمپلەی تیرۆریان لێ بدرێەوە نیە ناکرد بەڵام ئەگە کورد شتێک بچووک بکات دەیکاتن زۆر باشە دوایین پەیامی بەڕێزی شدوەر بگرم کاک قادر کاتەکە بەرەو کۆتایی دەڕوا لە بە کورتی دوایین پەیامت وەربگرم بەڵێ وەڵای من هەر ئەوەندە دەڵێن یعنی ئێمە ڕەوەندی کورد هێزە چیکاریگەرین بە تایبەتی لە سوید خۆشبەختانە دوو مانجشتکە دوو مانگ و 15 ڕۆژکە انتخاباتە و کورد ژمارەیەکی گرنگە بە تایبەتی ینی مەسەڵەن ڕەنگی کورد کەم دەنجی دایتە ڕازڕەوەکان بەزۆر بەردەوام دەنجی دایتە چەپەکان و لە ناویان لە سۆسیال دیموکرات فرسەتێکی باشە پەیامی ئەوە بدەینە سۆسیال دیموکرات و من دڵنیاشم ڕوو دەدات لەبەر ئەوەی ئاسی و شاری خەڵک ئەوەیە کە ئەو باوکەیان مرد کورد دەنجیان پێ بدەیان نوێنەراتی کورد لە چاوی پارتی وشتێکی ببینن ئێستا لۆیان بە دیار کەوت ڕەوەندی کوردی بە گشتی ئەو هێزە ئازادی خوازە ئەوە بڕیاردەری دەنگدەری کوردەوە دەنجی ئەوروپاش وەک کوردستان کاکەندرێن
یعنی بەڕاستی بە تەزویر پڕ بکرێتەوە 100 دەنگ زۆرە نەک 56,000 دەنگ دەری کورد کە مافی دەنگدانی هەیە بەڵێ زۆر سپاس سپاس دەکەم بەڕێز دکتۆر محەممەد دەمین دوایین پەیامت لە خولەکێکدا لە دقیقەیەکدا بگرم سپاست دەکەم لە پێشەم شتێکدا ئەو ڕێکەوتنی ئۆردوگانی تورکیا لەگەڵ فنلەندا و سوید ڕاستە بۆ ئێمە ناخۆشە بەڵام ئەو کە گەنگ بێ کاریگەری نابێ ئەسڵان ئەو کە مهم میشە کاریگەریەکەیە هیچ کاریگەریشی نابێت پێ نە سوید نەرویست نەسنا ئەوەی تر فنلەندا ناتوان قۆڵی خەڵکی بگرن و تەسلیمی تورکیا بکەنەوە و تورکیاش بەو بڕیارەی خۆی خاڵی لاوازیدا بە کورد ئێستا ئۆردوگان ناتوانێت هیچ ترگەمە بکە بین رووسیا و ئەمریکاوە زۆر گرنگە ئێستا خۆیەکلا کردوێتەوە واگەر ئەوەش نەبالەوانە بوو فێڵش دۆزی با بۆی پەلاماری ڕۆژاوا دەوەڵام ئێستا ناتوانێت ئەگەر خۆی بە ئەوە پاخاوان بڕێ بزانێت با بچێ گوندێکی کوردستان ڕۆژاوا داریش کە بزانێت چۆن شەڕەکە دەگوازێتەوە بۆ ناو خۆ تووشێکە و تورکیا وەکو سووریا لێدێت بۆیە ڕاستەوەی کە لە گوزارا مەسەڵەن وڵاتێکی وەکو سوید کە ئێمە بە خەونی دموکراسی و ئازادی تێدەگەین چێتە بارێکەوە کە ئێمە لە تەوقعماندانە بەڵام لە هەمان کاتیشدا ئێمە دەبێت ئیرادەمان هەبێت کە سەدان ڕێکەوتنی ئاوەها بۆ تەسیری نەبووە و ئەوەش تەسیری نابێت هیچ کاریگەری نابێت و دڵنیاشم بە قازانجی کورد دەبێت یەکەم لە ڕووی ئەو کە کوردەکان کە قادر باسی کرد چالاکانە کار دەکەن بۆی سزای ئەو سۆشیال دموکراتانە بدەن دووەمیش لەسەر ئاستی دەرەوە تورکیا ئیتر بواری گەمەکردنی نەما کە دژایەتی کوردکە گەمەکرد بینی ئەمریکا و رووسیا بۆ بەکاربێنە بۆ دژایەتی کورد شتەکە ڕۆشن بکەوە بەکوتم هەموو شتێک باشە و ئینشاڵڵا بۆ کورد خێر دەبێت دەکەن هەموو شتە هەر بەباشی بڕوا بۆ کورد بەڕێز فاتمە دقیقەیەکیدا داوین پەیامی تەژی بگرین دخوازی لە داویدا چ بێژی کەرم کە Desere de min gotu yani piştikov peyam imza kirin hema Erdoğan işte eko xwastı bu yani insan emek hoca Swêçê Finlandiya xwastı bu hema got yani rojadin teslimê min bikin ama tabii peyvajî wer nameşe yani ji bo we min got yani şîrovekirine peyam ji alî Tirkiye û li alî Finlandiya û Swêd ne weke heve ama tabii artık piştivene baweriye ku işte demokrasiye hakkı mafim mirovan işkest yani zedetir bawer nakin artık yani piştivene çi dikin her daxwaziye Türkiye dikin nakin yani tabii avjê nebeliye eko Kurd bikin yani Kurd bi tenê de verin cem hevdu rexistin bibin û heqê xwe biparêzin û hevalê xwe jî biparêzin yani eve yani tiştekî din tune ya rexist bûyîn û bi hev re karkirin ne yani ama piştî wextî ku em vene dikin jî hevalê xwe jî gelek deve em zêde dikin ku piştgiriye me bikin û em zanin heqê me heye em ji bo wene jî em dibêjin yani raya gîştî jê havaleme jê dosteme jê piştgiriye me bikin ku bi rastî jê ba Finlandiya jê Swêd jê teslimê weke dîktatûrekî weke Erdoğan nebe. زۆر زۆر سپاسی میوانە بە ڕێزەکانم دەکەم سپاسان دەکەم لەگەڵمان بەشدار بوون سپاس بۆ شرۆڤە و نرخاندەکانتان کاتێکی خۆشتان نەبێ بینەرانی هێژا زۆر زۆر سپاسی وی عزیزیش دەکەین تام ساتە لەگەڵمان دامانەوە بمێنن لە خێر و خۆشیدا شەوێکی خۆش بۆ مولایەک